گوتوبێژێکی دەگەل بەڕێز هیواعالی پەیداری وەزارەتە چاندنیە و شافکانیان ئاوی حکوومەتە هەرێما کوردستانی دکەین کاکیوا بەخێر بێ سپاس بەیانی باش سپاس نانی بەیانیت خواردووە نەوەڵا نانی بەیانیان کە دەخۆی کاکیوە چەندی ئەو بەرهەمانە بەرهەمی ناوخۆین وڵی ئەوەی کە بەرهەمی ناوخۆی ماستی خۆمانە مالی شیری خۆمانی بەکاردێنین بەرهەمی ناوخۆی گێرگەکانی بەرهەمێنانی شیرەمەندیمان هەیە دەستی کاری ناخۆیە پێم وایە گەنمەکەش تا ڕادەیەکی باش بەرەو ئەوە دەچیکەوە بەشی پێویستی ناوخۆی دابین کردووە تقریبان ئەگەر بەدوای ئەوەدا بڕۆین بەرهەمی ناوخۆی بەکاربیین زۆربەی بەرهەمە ناوخۆیەکان هەم سروشتین هەم کوالیتیان هەم تەندروستن هەم پێویستیشە بۆ بەهێزکردنی دەستی کاری ناوخۆی و هاندانی ئابووری ناوخۆی زۆر باشە کاکیوە ئێستا چەند بەرهەمی ناوخۆیمان لە هەرێمی کوردستان هەن کە 100% بازاری ناوخۆی هەرێمی کوردستان پڕ دەکەنەوە وەڵا بەرهەمەکان زۆرن بەڵام دەتوانین بە ڕیزبەندی تەختی ئەو بکەین کە بۆ نمونە بەرهەمی گەنم کە دەتوانین بە تەواوی تەختی پێداویستی ئاسایشی دانیوەڵە و بە سازیکردنی دانیوەڵە کە لە راپۆرتەکانی خۆتان ئاماژەی پێ دەکەن بابەتی پەتاتە چەند ساڵێکە هەر هاوردەکردنی پەتاتە لە دەرەوە قەدەغە کرایە بەهۆی بوونی پەتاتێکی زۆر و بەرزبوونەوەی ئاستی بەرهەمێنانی پەتاتە بەربوومی چێلگە پەلەوەریەکان گۆشتی مریشێک هێلکە بەروبوومەکانی گەنمە شامی بەروبوومەکانی علەفی و پێویستەکانەوەی هەر چوار وەرزی ساڵانی ئەم بەرهەمانە بەڵێ ئێمە گەیچون ئاستی مەسەلەن نمونەی پەتاتت پێ بڵێم ئێمە لە هەرێمی کوردستان نزیکەی 450,000 تۆن پەتاتەی خواردنمان پێویستە ئاستی بەرهەمێنانی پەتاتە نزیکەی 700,000 تۆنە یعنی سیرکە چەند ئێمە ئاستی جگەر ئاستی خۆبژێوی جگەرەوەی هەفت کارگەی بە پیشەسازیکردنی پەتاتەمان هەیە پەتاتە دەچێتە دەرەوە وڵاتانی ئەوروپا وڵاتانی کەنداوی عەرەبی جگەلەوە دەچێتە بازاڕەکانی ناوڕاست خواری عێراق بە هەمان شێوە ئێمە هێشتا توانیتمان هاوردەکردن قەدەغە بکەین یعنی بە بەردەوامی ئەو بەرهەمانەی کە بۆ جەنابەت بازەکە مەسەلەن هەرچەندە گەرم لە وەرزستانە بەرهەمێنان دەکرێت بەڵام بۆ کۆی ساڵەکە ئێمە دەتوانین تەختی پێداویستی ئاسایشی دانیوەڵی خۆمان بکەین ئیتر لە بەرهەمی گۆشتی مریشک و پارچەکانی بەنامی هێلکە سیرکە ئێمە توانیتمان ئاستی خۆبژەوی بە باپشتیکردنی پرۆژە و هاندانی سەرمایه‌گوزاری ناوخۆی و ئەو ڕێکارانی کە وەزارەتی کشتوکاڵ گرتیە بن و هەروەها لە وەرزی پێگەیشتنی بەرهەمی سەوزە و میوە ئێمە بەتەواوی تەختی بازاری خۆمان دەکەین خۆشبەختانە جگە لە دابینکردنی پێداویستی ئاسایشی خۆراکی ناوخۆی هەرێمی کوردستان و دابینکردنی پێداویستی پاشکۆی پرۆژەکانی بە پیشەسازی کشتوکاڵی و لە هەمان کاتدا بەرهەمی ئێمە بە ڕێژەیەکی زۆر پێداویستەکانی عێراق و شارەکانی ناوڕاست خۆیان و عێراق تەختی دەکە و ئەو پلانێکی هەیە چەند ساڵێکی هەنگاوم درراوە بۆ ئەوەی کەوا بەرهەمی ئێمە بچێتە شارەکانی نەک عێراق بچێتە دەرەوەی هەرێمی کوردستان باش بەڵام کاکیوە تا ئێستاش بەشێک لە بەرهەمەکان لە دەرەوە هاوردە دەکەن ناچارن کە هاوردە بکەن ئەم بەرهەمانە چین و چ پلانێکتان هەیە بۆ ئەوەی لە سبەی ڕۆژ بە پێ و پلانەیداتان نایە کە بتوانن بازاری ناوخۆیی پێ پڕ بکەنەوە ینی چاوتان لە دەرەوە نەبێت هاوردە مەکەن ئیتر هەر لە هەرێمی کوردستان لە ڕێ ئەم جووتیارانە ئەو خاکە بە پێتێکی هەرێمی کوردستان هەیە بتوانن بەرهەمەکەم بە خۆتان دابینی بکەن بە دڵنیای ئەو خاک و کەش و هەوا و دەرفەتانی کە لە هەرێمی کوردستان هەیە کە دراسە کرا لە وەزارەتی کشتوکاڵ نەک بەشی ئەوی دەکات پێداویستەکانی هەرێمی کوردستان تەختێ بکە تەنانەت عێراق و وەسەبەتەی خۆراکی ناوچەکەش هەنگاوی زۆر خێران درراوە تەختی ئەوە کراوە ئامانجی استراتیژی وەزارەتی کشتوکاڵ بۆ بەهێزکردنی ژێرخانی ئابووری کشتوکاڵی و ئاودێری ئەوەیە کە ئێمە دەمانوێت پشت بە بەرهەمی ناوخۆی ببەستین و هاوردەکەم بکەینەوە لە سواسەوەی یاسای پارێزگاریکردن لە بەرهەمی ناوخۆی و یاسای ڕێکارەکانی ڕۆژمێری کشتوکاڵی ئەو هەنگاوانەی کە هەیە و لە سواسەوی ئەپدەیتکردنەوەی دەرفەتەکانی وەبەرهێنان ئەوەی کە هەیە وەزارەتی کشتوکاڵ دەیەوێت پشت بە بەرهەمی ناوخۆی ببەستێەوە بە پێشەسازی بکە و بازاری بکە و ژینگەی ساختکردنەوەی بۆ تەرخام بکە ئەوەی کە گرنگە لێرە ئەوەیە کە ئێمە دەمانەوێت بەڕاستی لە هەرێمی کوردستان و عێراق هەمانجیەکان بە شێوەیەک ڕێک بخەینکەوا پێویستیمان بە هیچ بەرهەمێکی هاوردەکراو نەبی بە بەراورد بە چەندین کابینەی ڕابردووە چەندین ساڵی ڕابردووەکە سیرکەی وەزارەتی کشتوکاڵ ئەو ڕۆژمێرە کشتوکاڵی کە هەیەی ڕۆژانە کە میدیا تەختی دەکات دەڵێن ئەو بەرهەمە هاوردەکردنی قەدەغە کرا و فلان بەرهەم ڕێگەی پێدرا فلان بەرهەم بازی خرایە سەر ئەمە دەرەنجامی ئەو هەنگاوانەیە کە وەزارەتی کشتوکاڵ بە پێی پێویستی سروشتی ناوخۆی هەرێمی کوردستان ئێمە کەی جۆرە بەرهەمێک لە دەرەوە دێتن کاکیوە ینی ئەو بەرهەمە کە نەتانتوانی بێتن وەکو پێویست هەر چوار وەرزی ساڵ بازارەکان پێپڕ بکەنەوە چاوتان لە دەرەوە یان لە دەرەوە هاوردە دەکەن چ بەرهەمی سروشتی عێراق و هەرێمی کوردستان مۆسومی پێگەشتنی ئەو بەرهەمانە
وای کردیەکە هەندێک جار لەبەر ئەوەی کە نرخ گران نەبێ و پیداویستەکانی هاوڵاتیان دابین بکرێ بۆ نمونە هەندێک جار میوە کە لە دەرەوە هاوردە دەکرێت هەندێک بەرهەمی خۆمان کە ئێستا نەمان بوون تەماتەمان کە نەبوو هاوردە دەکرێت قەدەغەمان کرد لەبەرەوەش کەمتر پێویستی تەرکیز دەخینە سەر هاوردەکردنی بەرهەم بۆی کە بازاڕی ناوخۆی عێراق و هەرێمی کوردستان ڕێک بخەین لەگەڵ ئەوەشدا هەرێمی کوردستان یاخود وەزارەتی کشتوکاڵ ئامانجی ئەوەیە کە لە هەر سوارە وەرزی سار بەرهەمی ناوخۆی هەبێ و لە هەموو کاتەکان پێش بە بەرهەمی ناوخۆی ببەستن پێ ئەو پلانەی کە هەیە هەم لە زیادکردنی ژمارەی خەزانی بەرهەمەکان و ساختکردنەوەی بەرهەمەکان و کردنەوەی ساردخانەکان و لەگەڵ هاندانی ژمارەیەکی زۆر پرۆژەی هایدرۆپۆنیک سیستەم و گرین هاوس ئەوەی کە ئێستا لە راپۆرتەکەی جەنابتان ئاماژەی پێکرا ئەمان هەموو ئەو دەرفەتانن کە وەزارەتی کشتوکاڵ ڕێکی دەخا بۆ پلانی ناوخۆی کە پێویستمان بۆ بی هیچ کاتێک بەرهەم لە درۆ هاوردە نەکەی کاکیوە هەندێک جاران ینی کە دەیبینی لە پڕێکا تەماتە ئەوەندە زۆر بوو لە بازار ئیتر ئەگەر سندوقی بە 6,000 بێ دێتە 500 دینار یان خەیار یان بەرهەمەکانی تر ئەنی ئێوە پلانێکتان داناوە بۆ ئەوەی ئەم تەماتە یاخود ئەم خەیارە یاخود ئەم بەرهەمە ناوخۆیە دابەش بێتن بەسەر هەر چوار وەرزەکانی ساڵ لە پڕێکەوە وەرزێک ئەوەندە تەماتە نەیەتن کە خەڵک لێی بێزار بێتون یاخود نەکردرێتن یان زۆر ئەرزان بێتون لە وەرزێکی تریش ئیتر پێویستیتان بە دەرەوە بێت لە دەرەوە بین ینی پلانەکانی وەزارەتی کشتوکاڵ چێ بۆ ئەوەی ئەم بازارە ڕێک بخرێتەوە لە پڕێکە بەرهەمێک پێی نەگاتن ئیتر بۆ ئەوەی جوتیار زەرمەند بێتن یان جوتیار وەکو پێویست سۆدی لێوە نەگیرێتن بە تاکید ئەو پلانە ئێستا کە لە وەزارەتی کشتوکاڵ بەرکارە و لە چەندین هێڵەوە بە گرنگیەوە کاری لەسەر دەکرێت بۆ نمونە کە لە راپۆرتی جەنابتان باسان کرد ساڵانێک بوو پچڕانێکی زۆر گەورە هەبوو لە نێوانی عێراق و هەرێمی کوردستان کە دەرفەت نەدەدا بەرهەمی ئێمە بچێتە شارەکانی ئەوان و ئەوانیش بێن ئێمە دوای ئەوەی کە یەکتێگەیشتنامەمان لە وەزارەتی کشتوکاڵی عێراق ڕێخستەوە یەخستنی ئەو ڕوئیایی بازاڕی عێراق ڕێخین و بەرژەوەندی جوتیار بخینە سەری بەرژەوەندیەکانی تر ئەمە یەکێکە لەو دەرفەتانەیە کە ڕێگری دەکات لە بەردەم ئەوەی کەوا بەرژەوەندی گشتی هاوڵاتیان پێداویستەکان بە زۆرێک دابین بکرێکە لە مەسوبی پێگەیشتن دەرفەت بدەین کەەوە بەرهەمی ناوخۆی لە عێراق و هەرێمی کوردستان جوولێ بکە ئاڵوگۆڕی بکە بۆی ڕەچاوی پێداویستەکان بکەین لە هەمان کاتدا وەزارەتی کشتوکاڵ پلانی هەیە بۆ ئەوەی کەوە هانی هەمە چەشنی کشتوکاڵی بدەین هانی جوتیاران بدەین کەوە پێش بە بەرومیزدانە بەستن و مۆدلی کشتوکاڵی پێشکەوتوو بێنینەوە هەرێمی کوردستان کە چەندین نمونەی سەرکەوتوو هەیە کە ئەوی کە پێڵەن هایدرۆپۆنیک سیستەم کە خانۆ پلاستیکەکانە و دروستکردنی سەدان کۆگایە کە جوتیاران ئێستا بەرهەمەکانی خۆیان خەزم دەکەن دەزانن کەی بەرهەمەکانیان گونجاوە بۆ ئەوەی کەوا نرخێکی باشتر بکە دەزانن کەی پێداویستەکانی هەرێمی کوردستان کەم دەبێتەوە دەزانن کەی بەرهەم لە ناوە خۆ دراسە کراوە یاخود پارەی باشتر دەکە بۆی هەم جوتیاران هەم خاوەن پرۆژەکان هەم لەکتێگەیشتنەکانی وەزارەتی کشتوکاڵ لەگەر وڵاتانی دەرەوە لەگەر وڵاتانی لەگەر عێراق بەتایبەتی ئەمەوای کردیەکە بە پلان ئەمە ڕێکخەن بەدڵنیایی چوار وەرزی ساڵ تەماتە بێت چ بەرهەمێکی دیکە بێتن زۆر نزیکین لەو گەیشتنە ئەنجامی ئەو پلانە و لە ئایدێکی زۆر نزیک ئینشاڵڵا هەرێمی کوردستانیش دەبێتە خاوەنی ئەو بەرنامەیەکە لە هەر سوار وەرز بەرهەمی ناوخۆی هەبێ و جوتیاران و خاوەنکاران و هاوڵاتیانیش پێش بەرهەمی ناوخۆی بەستن تەمان ئەمەش پێویستی بە ڕێکار و ڕێنمایی پێویستی بە تێگەیشتنی هاوبەشی نێوان جوتیاران و سەرمایه‌گوزاری هەیە چونکە جوتیارانیش لە ماوەیەکی زۆر لە عێراق لە دوو مەوسوم یان لە سێ مەوسوم پلانیان هەبوو لە مەوسومێک هەر ڕەنگە باوەڕیان نەبوو بێ ئەوەی کە تەکنۆلۆژیای پێشکەوتوو هاتوۆتە ئاراوە بەڵام ئەو تێگەیشتنی کە ئێستا هەیە ئەو کرانەوەی ئێمە لە سواسە ئەو یاداشنامە لێک تێگەیشتنی لەگە وڵاتانی پێشکەوت و هەمانە خۆشبەختانە ئێستا دەستی کاری ناوخۆیمان بەرەو باشتر باشە کاکی و ئێستا هەواڵێکم هەبوو بەسەوە دەکرێت کە تەماتە قەدەغە کرایە لە دەرەوە هاوردە بکرێتە لێرە لە ناو بازارەکانی هەرێمی کوردستان بەرهەم هاتووە یاخود سود لە عێراق وەردەگرن ئەمە چوونە ئەمە بۆ قەدەغە کراوە تەماتە بۆ ئەو قەدەغە کراوە کە بەرهەمی شارەکانی ناوڕاست خواری عێراق و تایبەتی چێڕەکانی زوبێر و بەسڕا پێڕاگەیشتووە 2 ساڵ دەبێ ئێمە لەگەڵ وەزارەتی کشتوکاڵی عێراق لەگەڵ ئەو هەماهەنگیەی خۆشبەختانە جوتیارانی هەرێمی کوردستان لەگەڵ جوتیارانی شارەکانی عێراق هەیەە خۆیان هەردوو لا بەیەک و هاتوون لە بەردەمی وەزارەت و بەڕێزوەزیری کشتوکاڵ داوایان کردووە کە هاوردەی بەرهەمی تەماتە لە دەرەوە قەدەغە بکرێت هەرچەند ئێمە بەرهەمی تەماتەمان نیە ئەمە لە پێنا ئەوەیەکەوە دەرفەت بدەینە سوودی هاوبەشی جوتیارانی عێراق تەماتەیان دێتە هەرێمی کوردستان و دوای ئەوەی کە بەرهەمی ئێمەش پێ ڕادەگە بە هەمان شێوە ئەم یەکتێگەیشتنە لە سواسیەوەی یاسای پارێزگاریکردن لە بەرهەمی عێراق و هەرێمی کوردستانە و لە سواسەی ئەو ڕۆژمێرە کشتوکاڵیەیە کە قەرار وایە ئێمە بەیەکەوە بڕیار بدەین چ بەرهەمێک لە دەرەوە قەدەغە بکەین
وەچ بەرهەمەیەک لە دەرەوە ڕێگەی پێ بدەین وەچ بەرهەمێک لە دەرەوە بازی بخێنە سەر بەپێی مەوسومی پێگەشتنی بەرهەمی خۆمان و هەرێمی کوردستان و عێراق و ئەم ڕێگایە ڕێکارێکی زۆر سەرکەوتووە. بۆ بەردەمە شتێک تاکیدکەمەوە پێشتر جوتیار گلەی ئەوەیان دەکرد دەیان گوت کە عێراق ڕێنادات بەرهەمەکانمان بچێتە ناو بازارەکانی عێراق زۆرجار لە عێراقش نەدەهات وازانم ئەو بربەستە نەمایە. ئێستا لە سەیتەرەکان لە زاڵگەکان بربەستیان بۆ دروست دەکەن یاخود بڵێن ڕەشوەیان لێ وەردەگرن پێشتر ڕەشوەیان لێ وەردەگرن تا بارێک داخڵ ببە. ڕاستی ئەو ڕۆتیناتانە زۆر بەباشی یعنی چارەسەر کراون تەنانەت لە لیژنەی تەکنیکی هەماهەنگی نێوان هەرێمی کوردستان و عێراق یەک فۆرم کاری پێ دەکرێت. ئەو ئێستا ئەو فۆرمەی کە جوتیارێک بەرهەمی خۆی دێنێتە شارەکانی هەرێمی کوردستان و جوتیارێک کە دەیباتە شارەکانی عێراق یەک فۆرمە کە فۆرمی گواستنەوەی بەرهەمی ناوخۆیە و سەرمێن دراوی بەرهەمی ناوخۆی لە علوەکانەوە لە ڕێگەی فەرمانگە کشتتوکاڵەکان و ڕێکاری بۆ کراوە. ئێستا زۆر ئاسانکاری کراوە و ئەو هەماهەنگی کە هەیە بە پێچوانەی ساڵانی ڕابردوو زۆر باش بووە ڕەنگە لێرە باسم کردوی تەنها لە وەرزی پێگەیشتنی بەرهەمی خۆمان ڕۆژانە نزیکەی 10,000 تۆن بەرهەمی ئێمە دەچێتە شارەکانی ناوڕاست خواری عێراق کەمە یەکێکە لە دەستکەوتەکان کە جوتیارانی ئێمە ئێستا بڕۆ لێیان بپرسە چەند احتیمال دەکەنە سەر ئەوەی کە بەرهەمەکانیان دەبەنە شارەکانی ناوڕاست خواری عێراق و ئەمە بە شێوەیەکی ڕیشەیی چارەسەر کراوە چەندە بەردەوام هەرێمی کوردستان و عێراق زۆرێک لە ناتەبایی سیاسی و ئابووری ڕوبەڕووی کوردستان دەبێتەوە بەڵام ئەو بابەتی کە پەیوەندی بە جوتیار ئێمە زۆر بە بەرنامە ڕۆژانە دەست کاکی وەکوتا پرسیارم ئەوە بێتن ئەم ساڵ بارانێکی باشباریوە سوپاس بۆخوای گەورە بە دڵی جوتیاران بووە بە دڵی وەزارەتی کوردستان زۆر باشە. ئێوە پلانتان هەیە کە کۆنتاکتان لەگەڵ جوتیار هەبێتن کە ئەم ساڵ پێویستیتان بە چەند بەرهەمی بۆ نمونە گەنم هەیە کۆنتاکتان لەگەڵ جوتیار هەیە چەند گەنم بەرهەم بینیتن یان هەر جوتیارێک و بە کەیفی خۆی گەنم بەرهەم دێنیتن و باران باشە و ئەگەر خوا بەرەکەتی تێ بخەتن لە کاتی دوورینەوەی بەرهەمێکی زۆر بێتن ئەمە دەبتە کێشە بۆ جوتیار بۆ ئەوەی سبەی پێ بڵێن کاکە سایلوەکانی عێراق وەری ناگرێتی تر بەرهەمەکەی ساخ نەبێتەوە. ڕاستی هەرێمی کوردستان خۆتان ئاگدارن کەوا کەشەهۆی ئەو گۆڕانکاری کەشەوە چەند ساڵی ڕابردوو زیانی زۆری بە پێگەی چاندیدانەوە گەیاندووە و ئێمە لە چوارچێ ئەو توێژینەوە و ڕێنمایانێکە لەگە جوتیاران و تەرزە کشتتوکاڵەکان هەمانەهانی جوتیاران دەدەینکەوە بە پێی پێویستی خۆیان و تاقی بەرەمێنان و ئەو وزەی کە لە بەردەستی جوتیارەوە ئەو کەشەهۆیەک هەیە ساڵی باران حکم دەکە خۆت باست کرد یعنی ئەگەر هاتوو کەشەهۆی هەرێمی کوردستان لە باربی بارانێکی باش و باری جوتیاران هەرێمی کوردستان احتمال دەکەن بە تایبەتی کە زیاتر لە 175 خاچی هەرێمی کوردستان پێش بە بارانی دێمی و سروشتی دەبەستێت کەواتە ئەو ساڵی کە ساڵێکی بە بارانە بۆ جوتیاران قازانجەکە بەرهەمی خۆیان دابچێن تا ئەو کاتێک کە قوتی بەڕێوەبردنی زەویەکانیان هەیە خۆشبەختانە هەرێمی کوردستان ساڵانە ئەگەر کەشەهۆی گوزا و وەکو ئەم ساڵێک هەمان بێ دەتوانین سەری پێداویستەکانی خۆمان لە بەرهەمێنانی ئاسایشی گەن و دانوێڵ دابین بکەین و ئامانزی وەزارەتی کشتتوکاڵ ئەوەیە کە هەماهەنگیەکانی لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵی عێراق باشتر بکە بۆ بابەتی بە بازاڕکردنی گەنم. من یەکشم دەوێت کاکیوە کێشە بۆ جوتیار دروست نابێتن لە کاتی درینەوەی بەرهەمەکە زیاتر لەوەی بێتن بۆ نمونە کە عێراق بەتوو بڵێتن کاکە لە سایلوەکان پێویستیم بە ئەوەندە گەرمەی ئەوەندە گەرمە وەردەگرم ئەنی کێشە دروست نابێت لە ناو خۆی هەرێمی کوردستان ساخ دەکرێتەوە دەرفەت هەیە بنێرتە دەرەوە هاوردەی دەرەوە بکرێتن خۆی ئەم کێشەی کە پلانە عێراق پابندی نابێ بەڕاستی ساڵانە خۆیان بە چوارچەی پلانی گەنم ڕای دەگەێنن دوای لە دەرەوەی پلانیش ئیشی خۆیان دەکەن لەگەڵ جوتیارەکان و بە پێی پێویست هاوکاریان دەکەن ئەوەی کە هەرێمی کوردستانە بەدڵنیاییەوە کێشە هەیە لە بەردەم ساختکردنەوەی گەرمی جوتیاران ئەو ڕێژەیە کە عێراق وەری دەگری بۆ هەرێمی کوردستان ناگاتە 120 کە لە بەرهەمی بەرەمێنراوی گەرمی جوتیارانی هەرێمی کوردستانە بۆیە ئێستا ئێمە لە چوارچەی ئەو پرۆژەیە کە بەناوی پرۆژەی بە بازاڕکردنی گەنمە و لە چوارچەی ئەو کارگانی بە پیشەسازیکردنی گەنم و ئاردی لە هەرێمی کوردستانە دەمانوێت ئەو بۆشایە پڕ بکەینەوە هانی جوتیاران بدەین. تەواو دەست خۆش بەڕێسی وعەلی پەیوەدارێ وەزارەتە کشتتوکاڵی حکوومەت هەرێما کوردستانی سوودێت گەلمە بووی گەلێکی سوپاسین هەر هەبن. سپاس.